سەرباری دەستپێکردنەوەی گفتوگۆکان بۆ کۆتایی هێنان بە ململانێ سیاسیەکانی نێوان لایەنەکان و ئاساییکردنەوەی دۆخی سیاسی، بەڵام کێشەداراییەکان لەگەڵ بەغداد و جیاوازی بۆچوونەکان لەسەر ئاستی ناوەخۆ و چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ حکوومەتی بەغداد جارێکی تر کاریگەری و ساردی خستۆتە نێوان هێزە ناوخۆییەکان. بە بۆچوونی چاودێرانی سیاسیش دۆخەکە پەیوەندی بە کەرتی نەوت و هێزە دەرەکیەکانەوە هەیە کە هەریەکە لە پارتی و یەکێتی مامەڵەی پێوە دەکەن و لەسەر چۆنیەتی داڕشتنی پەیوەندیەکانیان سامانی نەوت بەکاردێنن. حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵەوەی کە بە فعلی نەیتوانیوە وەکو پێویست چارەسەری ئەو گرفتانە بکە و ئەو بەڵێنانەی جێبەجێ بکە کە بە خەڵکی داوە، لە بەرامبەریش چاوەڕێ دەکا هێزە سیاسی و لایەنەکانی تر چاوەڕێی زێدەتر بکەن لەوەی کە هەیە. کێشەکە ئەوەندەی سیاسیە، ئەوجە ڕنگدانەوەی لەسەر کێشەی ئابووری و کۆمەڵایەتی داوە کە بەداخەوە دەڵێم ئەگەر سیاسەکانی کوردستان نەگەنەوە ئاستێ چارەسەری پێویست بۆ ئەو دۆخەنە دۆزنەوە، شەرخەکە گەورەتر دەبێت کە بەداخەوەم دەڵێم ئەگەری دوو ئیدارایی هەیە و بەشێکی نەفەسی داڕشتنی بودجەی عێراق و مامەڵەکردنی شیعە مەزهەب و سوننەکان لە عێراق لەگەڵ کورد بۆ ئاراستەیە کە کورد دەبێت خۆی یەک لە ئاکاتەوە، لەگەڵ بەغدا دەبێت یا لەگەڵ ئەو بەرەیە دەبێت کە لە تورکیا ئەوانە ئیدارە دەدرێت. لە دوایین دانیشتنیش ئەنجومەنی نوێنەرانی عێراق بودجەی 2017 و لەو نێوەندەشدا بەشە بودجەی هەرێمیان پەسەند کرد، بەڵام حکوومەتی هەرێم بەو شێوازە ڕێککەوتنە ناڕازیە. لەلایەکیش هەر سێ فراکسیۆنی یەکێتی و کۆمەڵ و گۆڕان کە هەڵگری پرۆژەکە بوون بۆ ناردنی بەشە بودجەی هەرێم لەلایەن بەغداوە، دەڵێن حکوومەتی هەرێم نەیتوانی لە ماوەی مامەڵەکردنی سربەخۆیانەی نەوت موچەی فەرمانبەران دابین بکات، بۆیە ناچارن لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیان لەگەڵ بەغداد ڕێککەون. ئەندام پەرلەمانێکی کوردستانیش ڕێککەوتن لەگەڵ بەغداد بە باش دەزانێت. 2 ساڵە بەو شێوازەیە بارودۆخی خەڵک خراپتر بوو، باشتر نەبوو، بۆیە لە ئێستاە بە ناچاری کە نەئەبووە حکوومەتی هەرێم وای بکردە لە لایەنەکانی تر کە پەنابەرنەوە بۆ ئەوی کە داوا لە بەغا بکەنەوە جارێکی تر موچە بنێرێ، ئەبووە حکوومەتی هەرێم هەرچۆنێکی بکردایە بارودۆخی خەڵکی هەرێمی کوردستانی بەم شێوە بەم ئاستە نەگەیاندایە و موچەی لە کاتی خۆیان دابش کرا، بەڵام کە نەیتوانی بیکە بێگومان یعنی ئەوە لە حاڵەتێکی ناچاریە کە لایەنەکان پەنایان بۆ بردووە تا بارودۆخی خەڵک بەرەو باشتر بڕوە. هێزە سیاسیەکانی کوردستان بە سەردوو بەرەی جیاوازدا دابش بوون و هەتا دێت بۆچوونەکانیان لەسەر چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ هێزە دەرەکیەکان ڕنگدانەوەی لەسەر دۆخی ناوخۆی هەرێم دروست کردووە. یەکێک لەو کێشانەش کە گرفتە داراییەکانی قوڵتر کردوتەوە چۆنیەتی مامەڵەکردن و فرۆشتنی نەوتە کە بەردەوام ڕەخنەلەوە دەگیرێت، ناشەفافی لە داهات و ڕێژەی فرۆشتنیدا هەیە و ژیانی خەڵکیش هەتا دێت خراپتر دەبێت کە لە ئێستادا تووڕەیی هاوڵاتیان سنوورێکی فراوانی تێپەڕاندووە و داهاتووی هەرێمیش بەرەو ئاسۆیەکی نادیار هەنگاو دەنێت. ئاراس عەزیز، کەناڵی پێام، هەولێر.